وەڵا خوای گەورە هیدایەتی هەمومان بدا، هیدایەتی ئێوەش بدا، هیدایەتی مێردەکەت پێش باوکت بدە. مێردەکەت لە خۆی جنێ بە خوشکی و دایکی تۆ بدا و بە برات بدا، وڵا بۆی ڕقی تۆ هەستێنێ. ئەمە چ پیاوەتیەکە لەگەڵ تۆیکە. براوەڵا مرد مەسئولە لەوەی کە ڕێزی ژنەکەی بگرێ، ڕێزی خەسوو خەزوری بگرێ، ژن براو ژن خۆشکەکانی، ڕێزی خزمی ژنەکەی بگرێ. خزمایەتی خۆبریتینە لە ژنەکە، خزمایەتی وەکو پلاکی کارەباوایە، کۆمەڵک شتی تری پێوە ڕەبت. ئەوە گڵۆپەوە سەلاجەیەوە ئەم کۆمپیوتەرەوە شتی ترە پێوە ڕەبت. ئەم ژنەکە هێناوتە خۆهاری ئەو نیەن، جا دوای ئەم پیاوە یعنی چی بوویت ڕقی تۆ هەڵبسێنێ جنێو بە باوکە دەدا بووە. جا ماشەڵڵا سەلەفیشە، وەڵامە سوپەر سەلەفیە، سەلەفی دوای احتیلالە. چۆن ئەشەی ئینسان بۆ ژنەکەی ڕقی هەڵبسێ لە جاتیەوە خۆشەویستی بداتێ. وەڵا خوا هیدایەتی ئەو بدا. دادەگیان ئەو دوعانەی باوکیشت قبول کا کە لە شەو نوێژیشە بۆ ئەم سەلەفیەکە. ئیشەکانەمەی عکس بوونەتەوە، بەڕاستی خەڵک زۆر خراپ گۆڕاوە. خوا هیدایەتی هەمومان بدای ئینشاءڵڵا.